سلااو هاوڕێیان بەخێربێن بۆ ڤیدیۆیەکی تازە. تەمان کۆمپانیای هواوی پێناچی وازوو بمرێتن و پێناچی ئەسڵەن بمرێتن بۆی تەواوی ئەو هەواڵە بزانم بینێری ئەو ڤیدیۆ بن تا کۆتایی دابان ئەمینتان لەگەڵ چەنالی دابانز یونیڤەرسم با دەست پێکەین. تەمان هەواڵی یەکەم کە بۆتان باز دەکەم ئەویش کۆمپانیای سامسونگە کە ئەلێکسەر گەلاکسی S25 ئەڵترا بڵاو دەکاتەوە لە 25 کە تۆزێک تاخیرتی دەکەوە. هەروە سامسونگ ئەو ساڵ زۆربەی شتەکانی تاخیر کردووە. ئیتر هۆکارەکەی لەبەر ئەوەیە کە کەمی فرۆشتنی ساڵی ڕابردوو بوو دەوێت شتێکی زەخمتر بکات یان لەبەر ئەوەی دەیەوێت تۆزێک دوور بکەوێتەوە لەو لێشاوی ئەو مۆبایلانەی کە دەرەچیتن لە بیدایەتی ساڵ بۆی هەموو ئەتێنشن و تەرکیزی ڕۆژنامە و ئەو شتانێک کە لەسەر شتی تەکنۆلۆجیە لای باتن ئینجا بە تەواوی تەرکیز بۆ خراپکێشێتن کاتێک مۆبایلەکانی بڵاو دەکاتەوە. لە هەمان کاتیشدا ئەسڵەن وەنی و ئای هەفت کە مەفروزە بێتایەکی دەرچوو بە چەند هەفتێک پێش ئێستا دووبارە و سێبارە و چاربارە هەر تاخیری کردو لەوانە بیستە مانجی 12 و ناوەندی مانجی 12 ئیتر بۆی بزانم مۆبایلەکەش تاخیر دەبێت چکە مۆبایلە تازانە ئالێکسەر کە دێن بە وەنی و ئای هەفتە دێن بە ئەندرۆیدی تازە کە تو مۆبایلەکە مەسەلەن بۆ نمونە 2012 بێتایەکەمی دەردەسی ئێ مۆبایلەکە معقول نییە 5 مۆبایلەکە دەرسی بۆی بەلایکەمی دەبی 6 وێژنی بێتا دەربچیتن یاڵا مۆبایلەکە بتوانن وەنی و ئای لەسەر دابنێنی هەفتوەروە بتوانن وەنی و ئای هەفتی ئەپدەیت بنێرن بۆ هەموو فلاگشیپ و مۆبایلە کۆنەکانیان. ئیتر لێرەوە چاوەڕ دەکەم زانین کۆمپانیای سامسونگ بەچیە و ئەو ڕسمانە و ئەو ڤیدیۆیانەی بڵاویتەوە کە مۆبایلەکە بە تەواوەتی شێوازی فلاتە وەکو مۆدێلە نەن ئەڵترایەکانە S24 و S23 ئەڵترا و لەمان کاتیدا شکلی لە ئایفۆنیش نزیکە. ئیتر بزانین کۆمپانیای سامسونگ چ دەکا و بە چ نرخێک دەیخاتە بازاڕ و هەروە ئەو دیاری و ئەو شتانەی پری ئۆردەر کە لەگەڵینە چۆن دایدەنێ تر چاوەڕێن. هەروە هەواڵی دووەم کە بۆتان باز دەکەم ئەویش کۆمپانیای سنابدراگۆنە بڵاوی کردەوە کە ئەتا ئێستا نزیکێ 0.8 بۆ 1.1 ئەوانەی کە فرۆشراینی ئەو لاپتۆپانێک کە کۆپایلۆتی لەسەر پرۆسێسەر کە پرۆسەسەری سنابدراگۆن X Elite کە مەفروزە ئەوە جێگای ئینتل و AMD بگرێتەوە ببێتە ڕکابەرێکی سەرسەختی ئەپڵ سیلیکۆن و ئێمەکان ئەتا ئێستا لەو کوارتەرەی کە ئەو سێماگی پێشووکە و بەلێشا و ئەو بڕاندانە کە کۆمپیوتەریان بڵاو کردەوە کە بۆ پرۆسێسەرە ئیش دەکاتن ئیتر ڕێژەی فرۆشتنی 0.8 بۆ 1.1 هەموو ئەو لاپتۆپانەیە کە فرۆشایەکە ئەو ڕقەمەکی کارەساتە و لەمان کاتدا سنابدراگۆن بڵاوی کردەوە کە دەڵێ ئەتا 5 ساڵی تر لەوانێ 115 بازار بێتە ئەو لاپتۆپانەیە کە بە پرۆسێسەرەکانی سنابدراگۆن X Elite دەردەچی کە ئەوەش هەمان کات کارەساتە کە 5 ساڵ ماوەیەکی زۆر درێژە بۆی ئەو پرۆسێسەرە بە تەواوەتی ئەوە بگرێتەوە. من بیرمە یەکەمین جار کە ئەپڵ M1 دەرچوو کۆمپانیای ئەپڵ لەسەر دوو ئەوە داینیا باسی دوو پرۆدەکتدانە باسی ئەو ترانزیشنەی کردکەوتی ترانزیشنەکە چەند ساڵێکی دوێ باوەڕکە بە 2 ساڵ و شتێک تقریبەن یەک پرۆدەکتی ئەپڵ نەماکە پرۆسەری ئینتلی لەسەربی لا ئەو کۆنانەی کە لە بازارن فرۆشراون. ئیتر بۆیە کۆمپانیای سنابدراگۆنیش دەبی بە هەموو شێوەیەک لەگە ویندۆزی پێکەوە زەخر بکەم بۆ ئەوی هەرچی دیڤلۆپەر هەیە کە ئەپلیکیشنەکان دروست دەکاتن بۆ مۆبایلەکان کە چۆن ئەوها دروست دەکەن بە ئارکیتێکچەری ئارم هەروە بۆ کۆمپیوتەرەکانی کە کۆپایلۆت پرۆسێسەری لەسەرە بە هەمان شێوە دروستی بکاتن. ئیتر بۆ ئەوی بتوانێت ڕکابەری بکات چکە ئینتل و AMD بای بەس پێ دەچی خەڵکێکە خۆی حەزی لەو پرۆسێسەرە مۆدل کۆنانە بی و ئەوانەی کە پاوەڕێکی زۆری دێوێ و لاپتۆپ گەرمدادێ و دەنجی پانکە دایم ئیش دەکا و لاپتۆپەکە ئەوەندە ئەستورە. لاپتۆپە تازەکەم ئینشاڵڵا ڤیدیۆی لەسەر دادنێم ڕڤیو لەسەر دەکەم بۆتان ئەو دەکەم کە M4 ئەپڵ M4 کە ببینین کە چەند تەنکە و پرۆسێسەرەکەی چەند نازدارە و چەند بەقوتیشە. هەروە کۆتا خەبەر کە بیدایەتی ڤیدیۆیەکە دەچم پێکرێویش کۆمپانیای هواویە کە بڵاوی کردەوە کە ئۆپرێتینگ سیستەمە تازەکەی کە بە ناوی هارمۆنی OS Next کە بە تەواوەتی دوورکەوتیتەوە لە ئەندرۆید هیچ لەسەر ئەو ئەندرۆید بێز نییە و هەروەها ئاپی خۆی هەیە و دەبی دیڤلۆپەرەکان دووبارە ئاپەکانیان بۆ دروست بکەنەوە و لەسەر ئەوەی خۆی لەسەر کێرناڵ کۆدی خۆی نەک لەسەر ئەوەی ئەندرۆیدی. ئیتر لێرەوە کە ئەوەی دەبینی کە بۆت بە دیارەکەی کە کۆمپانیای هواوی بە هیچ شێوەیەک لە شێوەکان ئامادە نییە بۆ ماوەیەکی کاتیش بمرێتن. ئیتر بۆیە هەر هەوڵ دەداتن لەناو بازار ببینێت و ئیتر دروستبوونی ئۆپرێتینگ سیستەمێکی تازە شتێکی ئەوەندە ئاسان نییە و لەمان کاتیشدا بۆ شەرتەی لە کۆمپانیایەکی سینی دەربچی کە منبوزە لە هەموو دنیا و هەروە کۆمپانیای سینی بە پێوی زۆر بڵاو نابنەوە لە سەراتاکانیان ینی گلۆبەڵی زۆر ئیش ناکەن دارێ بەس لە وڵاتی سین و دەوروبەرەکانی ئەوی سەر بە هاوپەیمانی خۆیان ئیش دەکەن ئینجا بەرەبەر تێکەڵی هەموو وڵاتەکانی تر دەبن. ئیتر لێرەوە چاوەڕێ بزانین کۆمپانیای هواوی بەتەمای چییە و هەروە ئەو سناب ببورن ئەو ئۆپرێتینگ سیستەمەی کە بڵاوی کردیتەوە ئایا دەبێتە ڕکابەرێکی سەرسەختی iOS و ئەندرۆیدیان شوێنیوان بگرێتەوە یان نا بەس کار بە دیاری خاتن. خواتان لەگەڵ.